ئەمەوێ قسەی زیاتر لەم بارەیەوە بکەین. ئەیما تاڵبانی شارەزای نەوت لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک ئیماد سڵاوت لێبێ لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک ئیماد پێمان بڵێ کاک ئیماد چەندەی تر گەروی هورمز نەکرێتەوە قەیرانی گەورە دروست ئەبێت لە ڕووی نەوتەوە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. هەڵبەتە ئەو زانیارێنی کە بەڕێزت باست کرد زانیاری ڕاست و دروستن و هەموو جیهان سوودی لێبینن بەڕاستی دەست خۆش بێ. بە تایبەت گەروی هورمز ئاشکرایە کە ئەوە بۆ سێ هەفتە چێ داخراوە، بەڵام ئەم داخستنێکی ڕسمی و نێودەوڵەتی نییە. هەمومان نەزانین کە لە ساڵی 1992 یاسایەک دەرچوو ناوی یاسای دەریاکانە، قانون البحار. ئەمە نەتەوەی گرتوەکان دەنجی لەسەردا و ئەوە بەپی ئەو یاسایە هەر جوڵێکی دەریایی، هەر گۆڕانکارێکی دەریایی لە هەرچی شوێنێکی جیهان بێ ئەبێ لەسەر دەنگدان بێ، ئەبێ لەسەر بڕیاری نەتەوەی گرتوەکان بێ. و لەبەر ئەوەی ئێستا نەتەوەی گرتوەکان بە هیچ شێوەیەک بڕیاری ئەوەی دەرنەکردووە کە گەروی هورمزدا بخرێ بە پێی ئەو یاسایە، لەبەرەوە ئێستا ڕسمی بە شێوەیەکی ڕسمی ئەم گەروە دانەخراوە و هەر لەبەرەوەشە ئەبینین ئێران هەوڵیەوادە ڕاستە ئێران کۆنتترۆلی ئەو گەروەی کردووە بە پێوەی کە ئەوە ڕێڕەوێکی نێودەوڵەتیە و زۆرش گرنگە مجای کردوێتەوە بۆی کە ئەو دەوڵەتانی کە خۆی ئەوێت مەجاریان بۆ بکاتەوە و کە نەوت هاتوچۆی بارهەڵگرە نەوتەکان بکەن. لە هەمان کاتە پێش چەند ڕۆژێ پێش هەفتەیەک ئۆفەرێکی خستبووە بەردەم عێراقەوە ئەگەر عێراق بێوێ بە بارهەڵگری خۆی کە لۆگۆ و ئاڵای عێراقی لەسەر بێت بتوانێت بیاوێ نەوتی بفرۆشی و بیاوێ نەوت بگازێتەوە لەو گەروە، ئەوە ڕێگە بۆ عێراقیش ئاسانە بێت، ئاسانکاری بووەکە. بەڵام بەداخەوە عێراق لەو بابەتە لەو جۆر و ئەوەی بارهەڵگرنەوەی نییە تا ئێستا بیری لەوە نەکردوێتەوە بۆ خۆی 4-5 کەشتی گەورە بکڕێ کە هیچی تێناچێت. هەر کەشتیەک وابزانم ئەگەر چەند گەورە بێت ناچێتە دەرخەکەی ناچێتە 200 بۆ 300 میلیۆن دلار تا ئێستا بیری لەوە نەکردوێتەوە. ئەمانە ئەم ئاماژانە ئەم هەموو بابەتانە ئەیسەلمێنێک کە گەروەکە بەڕسمی دانەخراوە. بەڵام لەبەرەوەی ئێستا ئەم هەڕەشەیە هەیە لەسەر ئەم گەروە زۆربەی زۆری ئەو وڵاتانە کە خاوەندارێتی بارەکانەکەن و زۆربەی زۆری ئەو وڵاتانی کە خاوەندارێتی بار هەڵگرەکانەکەن ئەترسن هاتوچۆ بەو ناوچەیە بکەن لەبەر ئەم بارودۆخەنە ئاسایی. باشە کاک ئیماد، ئێستا نرخی نەوت بەرزە، بەڵام دیسانەوە یعنی تۆزێک کەمترە لە پێشبینیەکان، پێشبینی خراپتری شەکرا. ئەم نرخەی ئێستا نەوت هەیەی ڕیسکی داخرانی گەروی هورمزی لە خۆیان جێ کردوتە، ینی ئێستا ڕیسکی داخرانی گەروی هورمز لە نرخی نەوتا بەدی ئەکرێت یان هێشتا بێ چاوەڕێی شۆکە سەرەکیەکە بین لە نرخی نەوتا؟ هەڵبەتە هاوکات ئێستا ڕاستەوخۆ بارودۆخی گەروی هورمزیش لەسەر شاشە ئەبینین. جا پێمان خۆشە گوێمان لە وەڵامەکەی جەنابیشت بێ کاک ئیمان. بڵێ بارودۆخی گەروەکە ئەوکو باسمان کرد ناڵین لە ساسەد داخراوە، ڕێگە هەیە بۆ چەند وڵاتێک بۆ چەند بار هەڵگرێ. بەڵام ئەمە ئەگەر بێت و بگەڕێنەوە پێش 3 هەفتە کە نەوت بە 70 دلار بوو، لە ناوم 3 هەفتەیە بزانین نەوت لە 70 دلار و 110 دلار و 112 دلارشی بە خۆیەوە بینی. ئەمە خۆی لە خۆیە ئەم نسبە زۆرە، ئەم ڕێژە زۆرە لە بەرزبوونەوەی نرخی نەوت لەم چەند هەفتەیە لەم 3 هەفتەیە. ئەمە بەهۆی ئەوە بوو کە ئەو گەروە وەکو بڵێ حەسارێکی خراوەتە سەر، وەکو جاران هاتوچۆی پێ ناکرێت، مەترسیەک هەیە، لەبەرەوە گەیشتە ئەو ئاستا. پێشبینیەکان ئەوەیە، پێشبینیەکان بۆیە کە نرخەکە زیاتریش بەرز بێتەوە و هەر بەرزیشە بێتەوە چونکە ئەم بەڵێ کاک ئیماد ئەزانین کە وڵاتانی ئەندام لە ئاژانسی نێودەوڵەتی وزا بۆ کۆنتترۆلکردنی ئەم بارودۆخە بڕیاریان داوە کە بڕێک لە یەدەگی استراتیژیەکەیان بخەنە بازاڕەوە. ئایا ئەمە ئەتوانێت فریاد ڕست بێت بۆ بازاڕی نەوت و ئەو قەیرانەکە لە بازاڕەکەیان ڕووی داوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەکرێت ئەو بڕیاری کە ئاژانسی نێودەوڵەتی وزە کە بڕیاری داوە کە 400 میلیۆن کە یەدەکەیان ملیارێک و 200 میلیۆن بەرمیلە لەو
ملیار و 200 ڕەزامەندی 32 دەوڵەتیان وەرگرتووە بۆی کە 400 ملیۆنی بخەنە بازارەوە بۆی کە هیچ نەبێت بازار تۆزێ سعری نەوت دابەزێت یا هیچ نەبێت ڕێگری بکەن لەوەی کە زیاتر بەرز بێتەوە. ئەگەر بێت و ئەو 400 ملیۆنە بە یەکجاری بە یەک وەجبە بیخەنە بازار، ئەوە تقریبا ئەتوانین بڵین بەشی 20 بۆ 25 ڕۆژی پێداویستی هەموو جیهانە کاتەوە، بەڵام سیاسەتەکە وان نییە. سیاسەتەکان بەو شێوەیە کە هێواش یعنی نەک ڕۆژی 20 ملیۆن و 30 ملیۆن بخەنە بازارەوە، ڕۆژانە 4 بۆ 5 ملیۆن بخەنە بازارەوە بۆی کە دەستی پێوە بگرن، دەست بەو یەدەکەەوە بگرن ئەو 400 ملیۆنە زوو تەواو نەبێ، بە هیوای ئەوەی کە ڕۆژێتر و دوو ڕۆژتر هەفتەیەتر دوو هەفتەیتر ئەم جەنگە کۆتایی بێت و یاخود هێوربوونەوەی بێت یاخود مەجرای جەنگەکە بگۆڕێ بەلایەنەکە هەتا یەدەکەیان زۆر سەرف نەکەن. ئەگەر بێت و بۆکو باسمان کرد ئەگەر بێت و هەمووی بخەنە بازار ئەوە بەشی 20 بۆ 25 ڕۆژەکە ئەو 400 ملیۆنی کە بڕیاریان داوە و هەرچەنە بەرنامەیان هەیە بۆ 400 تریش، بەڵام پێشبینیەکانەوەی ناگەنە ئەوەی کە دەست بن بۆ 402. باشە کاک ئیماد، ئەزانین کە پێش ئەم بارودۆخەش نەوتی ئێران و رووسیا گەرچی سزای لەسەر بوو هەر بە شێوەی نایاسایی وەگوتم لە ڕێگەی کەشتە تارماییەکانەوە ئەچووە بازارەوە، بەڵام پێتان وایە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەم نەوتە لە بازار هەردانە بڕابوو ئەم ڕێکارانەی ئەمریکا بۆ نمونە سزای لەسەر رووسیا لابردووە، سزای لەسەر ئێران لابردووە، ئەتوانێت کاریگەر بێ بۆەوەی کە بازاڕی نەوت و نرخی نەوت کۆنتڕۆڵ بکات؟ بەڵێ ئەم سزایانی ئەمریکا کە لەم دوایە کە هەڵیگرت لەسەر رووسیا یعنی ئەمە تەنها بۆ ئەوەیە شەڵەجانێکی زۆر دروست نەبێت لە بازاری نەوت و بەرزبوونەوەیکی زیاد لە حەد بەخۆیەوە نەبینێ. ئەجینا ئەمریکا ئێمە وا نەزانین کە نەزانێت چی ئەەکەین و چی ناکەین، کە نەزانێت چی ئەگوزارێت لە دەریاکانە، چ بار هەڵگرێ، هەرچەنە ئەو بارهەڵگرانە بارهەڵگری وەهمین وەکو جەنابەت ئاماژت پێەیە کە کەس نازانێ ئەمانە خاوەندارەتیان چێ، بیمەیان چۆنە، هیچ وردەکاریە لەسەرەوە نازانرێ، بەڵام بەدڵنیایەوە ئەمریکا ئەو شتە نازانێت و ئەمریکا مەبەستی ئەساسی ئەوەیە کە ئێستا لەم جەنگە ئەم بابەتە تیمار بکە، ئەم بابەتە معالەجە بکە بۆی کە تا ڕادەیەک ناتوانێت کۆنتترۆلی ساسەی ئەم بابەتە بکات ئەم بار هەڵگرەوە هەمیانە، چونکە لە دێر زمانەوە هەر هەبووە لە هەموو شوێنێک هەر هەیە، بەڵام تا ڕادێ ئێوێ کۆنتترۆلی بکە و هەمووی بێتە ژێر کۆنتترۆلی خۆی و ئیداری خۆیەوە. باشە کاک ئیماد، گەورەترین بەکارهێنەران و کڕیارانی نەوت ڕوون و ئاشکرایە کە کێن، بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەم کڕیارانە کێن و بە لە بەرچاوگرتنەوەی کە نەوتەکە لەکوێوە بەدەستیانەکات، پێتان وایە نەوتی رووسیا ئەتوانێت ببێتە جێگرەوەی ئەو نەوتی کە لە گەروی هورموزەوە ئەڕوا؟ دەگەر زۆر بە کورتی جوابمان بیتەوە سپاس دەکەم. نەخێر ناکرێت، چونکە هەتا ئەگەر بێت و باسی بڕەکەی بکەین، بڕی ئەو نەوتی کە لە رووسیا بەرهەمی هێنێ ڕاستە زۆر زیاترە سێ قاتی ئەوەی کە پێویستی پێێتی، خۆی رووسیا ڕۆژانە پێویستی بە 3.4 تقریبا 4 ملیۆن شتێک کەمترە ڕۆژانە، بەڵام بەرهەمی خۆی تقریبانی 10 بۆ 11.5 ملیۆن بەرمیل لە ڕۆژانە، کەواتە رووسیا ئەگەر بێت و هیچ گەمارەیەکشی لەسەر نەبێ، هیچ سزایەکشی لەسەر نەبێ، ئەتوانێ ڕۆژانە 5 بۆ 6 بۆ 7 ئەو پەڕی 6 بۆ 7 ملیۆن بخاتە بازارەوە، بەڵام خۆ ئەوە پێداویستی جیهان پڕ ناکاتەوە، پێداویستی جیهان 80 ملیۆن 85 ملیۆنە ڕۆژی. ئێستا بەس بەم بابەتەی گەروی هورمزەوە 20 ملیۆن پەچی کەوتووە، ئێستا لە سا 20 بۆ لە سا 25 کەرتی وزە لە سا 25 نەوت لە بازار پەچی کەوتووە، کورتێنان هەیە، کەواتە بە هیچ شێوەیە ئەوەی رووسیا ناتوانێت پڕی بکات، هەرچەنە رووسیا خۆی ئێستا سوودمەند یەکەمە. ئێمە هەمومان بیرمانە کە لە 2013 و 14مانە گەر باش بیرم بێت کە نرخی نەوت ڕووی لە بەرزی کردەوە چوە 120 دلار. رووسیا هیچێ بوو لەوانی کە 454 ملیار دۆلاری بۆ خۆی کۆ کردەوە و داینا بۆ ڕۆژی ڕەشبا بڵین. ئەمجا ئەمە رووسیا سوودمەند دەبێت، بەڵام ناکرێ بڵین رووسیا ئەبێتە جێگرەوەی ئەو عەجزەی ئەو کورتکێنانی کە لە بازارە دروستە بێت. سپاس ئێمە تاڵەبانی شارەزای نەوت، سپاس بۆ زانیاریەکانتان.